بەری جان سیرێ کەی دەیتە داوە دێمە تۆ بخڕێ بلاکس بخڕێنە بلاک ئەوە تاکەی دێمی شەڵام ئەوڕۆ چەند شەمە ئەوڕۆ یەکشەم ئەدی شەم و چەند شەمە سیروان بەری جان نازانی شەمە چەند شەمە شەمە ڕاز دەکەم وڵا براژ ناقی بەگرەوە خۆی ئەو تو دەبی ڕامێشکی لەسەر نامینە فەقیرێ وەڵای قسەیتی بلا ئەوە ئەگەر تو دەبینم ڕاست هەموو شەم و دوشەم هەموو لە تێک دەچین ڕاست هەموو ڕۆژەکانی ساڵیش هەموو لەبیر دەکەم یانی ئەوەندەت خۆش دەوێت سێت بە دنیا هەموو نادەمەوە قسەیەوە جانەکەم ئەو زانە تخوا چەند ئەوە دوورێ بەبام بگوت گوتم ئەگەر ئاریسان لۆ نەینی نەمگو خۆم دەکوژم بەرێ وڵا گوتی دوونە لە بەبابی گوتی ئەگەر نەچێت داوا ڕات جلیکانەتمانێ بۆی خۆی دەستێنی بەتەمای بۆی خۆی بسوێنی وانەکەی سیروان من دڵم ڕادەوەستێ خوانەکە دڵ ئەوە زانێت دوونێ دڵێکی خواوە ئەگە دڵی خودرما خوار لە شیشمادا لە شیش نا دەرێ مەقسەد دەرێم ئەوام ئەمە ئەگە تو شتێک لێ من دڵت دەخۆ سیروان گیان تخوا لەگاڵ تەگەڕەکەی دەیتە داوە دێم بەس دەرم جانەکەم لۆ دەرم لۆ نایە بچنە مال لە خۆمان دانیشم بە ئیسراحەت مالەکەم چاکردی لە خۆم دروستم کردیا لە خۆمان چنە مالی دادەنیشم بە ئیسراحەت باشترینە لێرە چ دەکرێت لێرە یەک ڕسمان بکرد دوای باو برا بزان دەما کوژن سیروان یەکەم ڕۆژیش پێم کتیەوە دیسان پێت دەڵێمەوە من ناتوانم بێمە ماڵێ ئەوە لۆ تەمەشا براشنمان دەکەی کاتەوەشان کردێ کورە بڕۆ زانە بڕێدە ئەرە خوارێ کاتەوەشان نەکردی هەر بەبێ کوژەوە هەڵا دەویدا هەڵا دەویدا ڕێگە ئاخر جانەکەم لەبەر هەندێمە دەرێم بیستە مارە بە ئیسراحەت دانیشن لە خۆمان ئەوە دوو کەسی دێ ڕسمەکمان دەگەن شتێکمان دەگەن لێمان تێک دەدە گیانە سیروان بۆ لێم تێناگەی براکانم دەمکوژێن دەوەرە یەک جاوە بیستە مارە خۆم ئیسراحەت دادەنیشین ناکرێت و بۆ ئەوەندە سێری لێم تێناگەی کاری نایەی دە بخورێنەوە دەست مەکەوە ما دیار نینە نا دەگوتە شاکێ من لە دەدەی پارە دەمێ بڕۆ ئەشا لۆ شتەی بکڕە بڕۆیە دەی ئەشۆ دێن سیروان گوت پیسە پێ دووری وڵای دەبانەت بینێ بڕۆ دەزوو بدە چاکەتێکە درەنگە من زانە دڕە ئیشمانەیە ئیشی چتانەیە هەندە ئیشمانەیە دەزووە تو وەختی وەینە چی ئیشتانەیە ئای خێرە ناوێ بزانم کوڕم بۆ کوێچنێوە دەبێ هەموو شتێکی بزانیمانەوەدا ها دەبینە دێوەنە بەپەلەی دەبینە بە پەلەمانێ بە پەلەمەوە لۆ خەفر تێمەک بدە زانێت دەزان ئیشمانەیە یەکێک نەزانێت دەڵێ ڕۆژتا ێوەرێوەنان پێیاکەن و بۆم باوکو دایک و خوشکە توشەڵەوە تێ ببین مامە لەو قسانە دەکەی غەفور ناخوازە بەسە خۆ دەڕژێنی ها بەسەم بڕژێ دێک ها کوڕم بەسە من نەڕژێنی هەڵە بجێ دەدا ڕێزی بابداکم بگرە چێتو تو ڕایە باشە کوڕە تۆ عەیب ناکەی چی ئەم مەوعید و مەوعیدکاری و تەلەفۆن و تەلەفۆنکاری ها بەس پێم بڵێ چ باکردێ هەتا ئێستا کەسە دەرکەی جودایە گوت زیروان و زانە لە دوو مەوعید شتانن ئی کوڕەکەم ئاخە سبەینێ ئەبێ تا نێنێتە تەبەغ ناڵێ ئەڵڵاه و سەدەق ئەگەر سبەینێ تووشی بەڵای بن من چی بڵێ ئێمە ناگەینە تەبەقی ناگەین ئەتان بینمەوە تۆزێ تەربێتانە بێ کوڕەکەم تۆزێ ڕێک و پێک بن هەر وەرنەوە سەڵ ڕەگەزێ ئەندەک و باوک عیبمان هیچ عیبمانە ئیش خۆتان کەختەمە من باش ئەمە سایق خۆمە بخۆمان زەر باشە ها عیبتان نییە وەڵڵا هەچی گیانتانە عیبێ استغفر الله ئەگیلۆ باشێکمان نابینی بەشتی خراپمان دەبینی خۆزگا هەردووکتان کچ بوونایە بەڵام کوڕ نەبوونایە کچمانە کوریا لۆ کچمانە ئەوانی لەسەر داکرد نەکەی لۆمە دەکاتەژن ها ئاخە کوڕ باشە باش ها باشە سەعات دوو شەوێ سێ شەوێ هەردەستم وەچی وا دەکەن غورفەین گۆ بەتاڵە بەڕەڵانە لە دەرێ چ دەکەنەوە شەوان بەرەڵای چ لە نوێژ بوون ئەمن زان لە نوێژ بوون نوێژمان دەکەن مزگەفت تێ بوون نوێژی چێ بۆ سبەینەی زان لە نوێژ ئەو مالەکردن شەو نوێژ کۆرە بەعادە نوێژی دەکەینێ شەو نوێژمان دەکەن مەلاش مەلا ناتی بوو ئەمر پێش نوێژم کردو کورە دەبڕا دەبە خۆت دەبڕۆ درۆزن بەمە بەڵێ درۆزنەکە خەفەی دەشێنەوە کورە دەبێت درۆت ببیایت ئەخر بووە سەعات دوو شەوێ نوێژ ئەم گوهی نوێژێنە ئەتو لە نوێژ ناکەی بە شەو لە شەو نوێژ ئەمادا ئەمرودا کە دەردەستی سبەینان نوێژ دەکەن شکای وەچین گۆ خۆتان لە ناو جێنایە وەڵای هیچ دەمانێت تو شەو نوێژێ بکەی لەگە داخوات هێشتا دەمانێتی ئەعوذ بالله بەوەرە لەگەرەوەی تێکە فرکە لەگەمە تێنەکە فڕەکەس دەکەم لە تێکە نێ فڕش کاتە باش بخۆم تێنەکە بخۆم کەس تێنەکە بخۆم
هر توز الشرم تانا بها لو سرس بي بابد امرت نمينت سرت لك بابد دكي يتسمع كردي برامبر بابا بيرز ورا توزك شمالي دك هكذا دبردي يتسلي يتسمع كردي وداعش أتنا البارون شيء بخينا بوسبين يتصرد الماضي قلتسيو بخوا هرتك كله مالا بيتان حرام لبري بر الله لحاش تسمع خوش بي دستا خوش بي ها اگر زاري زارا لبو بابد جنجبو اسمعني دريش اكل لو تروش عليك لو تروش عليك كنا وازنا بينا هاي بقرباني بي والله هو قربان مثل كنا والله لا تبياتنا والله من لا يفياتنا تلقيها عنا عملتنا مي بريك دي كدري دي والله كسر كدري كدري كنا أتوصل يمنعوا كنا دسنا وين ندي أو لا حبتان خوش يسترا أقول له عمالو لو فرق شو زي دخي فرقناكم أوا إنسانة محترمة بستار على تنش لما دانشتيا بس أنقو بر الله أنا والله إيش برانا قبرجنا خبرنا نقبر الله عملتنا بيدي والله لو عملنا لو نبف أتوش بتورد غارد بسبي كرة بس آقاتان لو خشكتهم بدلي دسك ولا جوان وعاقل آقاتان ليبتن بس بدو كتي عالمي مكون أو ناموسي تور كريخو عاوزني ده بمردي كاكا بمردي واسبي بلخدمته كاكا بتاعك يوم ليه زبري نعمسنا بمردي بدم آه كراتا يستاد سن كسبي ستيتي بيتا داخوازي أو بس تزمانا بختي رجبو وشي دزانن أو دو خويري براتينا دقرينوا ولا بالي كرت أي بمر راسي لم يعرف فرق خير خمان هنادي أوي بوي راسي بدي بيمش راسي كرة دعبرا كرة الصندانة تبدأ تسيدني ميموني ولا أقول قارة ستانا أنا رايح خوفي غملك من أيوة أقول صار عاد كذا زود جيري زاوي دجيلي وإش بخوا كركم أجر زماني جنجيتي ده بخوا أجر ليه بشر أم ديو ده كردي ندي رأس زمان ما ندري إيش كده أري والله عم يطابق ولا دري عم يطابق زال أري والله طاقتنا ما درجنز ما طاقت با بشتان مدشكان أنا بخوا هذه مش ماي الاشكال ري حسن داي حسن برن بخو ما دوري بخو او تاج هسه باب ولا ما يدي خزر قرتي بدي خذ بكيف كومانديرو ده كرة حربية أنا ويرا ده والله هنا كرة داش كرة أيوة تماشى قولي تماشى تماشى رولا بخاطري فخري عالم بين سرقة راس خواهي ذاتا آمين خوا عقلك شان بدا تيبي بريو بتسا الله آمين آمين مناكم رجالكم يزم الواحد من مناخي ناس ظالم لبرد شي السلوان بلي وزانا بعد دخلته بدورنا رجال هو حمايتي لك اخي لبر قوي دين رجالكم او شاور بالزمان او هذا بيك حمايه عم دجمن دار دجمن الزور لا تان موالد در لشويني قشتي تبي لشويني شي بس امن تليبي زانا قدار بحاله بشتو امر اقل بشتوني تو اقل بشتوي باشا تجمنا كان شن سلوان زور على كل ناقوت زور شي عدي كل اول شر من النقش انا هم دجمن كل زور بس امر لبرتونا ما كنا يك دنيا دجمن جانا لو ما خزانه دسكاري مكه لا بس بريت يزوان اللي دي بتشوف لا يزني زازا لما قريب عشان تو بس براقبك قال لك بشت ببيشو هي جانا ده تجون ده بجيمك او ده بج ام تخرج ده شوارع ام شورم او شوارع فهمناك هذا اللي بيمناك زانا بس شو ما بقول كحركه لكم دال سوي دان ايه او امن خوش دكم او تا زما هذا أو خلي سيروان أو سيروان سيشلوبكا او هاوران او خوش ما دهينم ان شاء الله او شو دتكم ما تشقي سلوان اقصانا مكا وتصوير بلاو نبيتوا نانا خماي جانا قد اشتي بلاوناك هنا او بلاوناك سلوان وتصويرات كده ببيت دوام ها تمشي كامله او تا أمنم خلي سيروان السيروان او شو دتكم الدعوات نفسقي أي أول نانا خمرنا بيه ورشلك رشكو زان رشكو سلوان وتصويرات كنت هازده ببيت دوام اي دا ديما داوا بس ده شو ناي لا ناي شو لا نايم ناتوان يعني هيز ناتاني بي لا فهمناك اذا باشا تبرو مش اسمه باش بلا تليفون له دكم ايه سيرا بدك تدبينا ان شاء الله
پیام تووشی ئەوجڵ دێ بخوای هەمووی غەمی سیروان بزانە وەدار هەڵ ناگرنەوە کوڕانە جواب نادەنەوە کچەکەم جواب نادەنەوە ڕۆڵی گەم جەڕەسە و هەڵ ناگری بکە بخوای گیان کل شەوشش بوو لە ڕای خوا پێغەمبەر ئەو پیاوە دەتگو ڕۆحە ڕۆح گوای لێ سیروان زانە ئەگەر ئاگاتان لێ بێ بابەت چیلی هاتووە دا هەڵگرن ئەی هاوار هەڵگرن صالحة هاگیان تختار چیتی پێگات والله دکتۆر وتی ئیشەڵڵا چاگە بێ ئەرە والله يعني ناوەرە نامری ئیشەڵڵا خوا تەمەند درێژت کە ڕابە لە دەمەوە دیسان الو ئەلۆ سیرا چۆنی؟ بەڵێ 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 چی؟ ئەو دەنگە چییە؟ یەک قسە پێ دەرێمێ ئاخر جارە چیت کە پێ داێ چییە شتە؟ ئێستا دێ مارەیان نا سیروان یەکەم ڕۆژ ناسیمی پێم کوتی من بێمە ماڵی تۆ براکانم دەمکوژن دێیان نا ئەرێ تۆ بۆ تێناگەی پێم نەکوتی ناتوانم بێ؟ جێبدێ وەڵڵای وەبیڵڵای وتڵای نەی هەموو ڕسم و فیدیۆ مەلەفت هەموو بڵاو یعنی ڕسم و شتت بۆ وا نەگرت؟ ئەی خوای یان تخوا سیروان غەڵەتم کرد نەمزانی تخوا بڵاویان مەکەوە بەڵێ هەموو بڵاو دەکەم تخوا سیروان تخوا خۆ منە ڕسمانم بۆەوە نەگرت تۆ کتت منت خۆش دەوێت دێ داوا ئێستا بە خۆشیۆ لە بامرت و مشکلە خۆ بە هەر مشکلەکە و هەحل دەبێ من بێمە ماڵی تۆ ئاخر بێم لەوێ چی بکە؟ بەڵێ دەکەس بەرسەر دەیت بێ باشە باش سیروان ئێستا دێم بەس یەکشت لە ماڵی خۆت یێرێ؟ دەوەرە چاوەڕێ وەرە مارێمە وەرە لە ماری خۆم تاکردیمانەما یعنی کەسی لێ نییە؟ لێمە بە تاقینێ باش خۆ لێ مشکلی خۆمە حەل نەکەی باشە ئەوە دێم خۆم حازر کرد ئەوە دێم دەوەرە صالحة هاگیان هذا أو دوم تاق نابتها با دەیشت چاگە بێ بە قوربانە دەرن بکەم خوایە من بەرەو کوێ بڕۆم هاوار بەرەو کوێ بڕۆم ئەی هاوار جوابم نادەنەوە خوشکەکەم دایکەکەم جوابم نادەنەوە جواب نادەنەوە بەخوای غەفوت گیان جواب نادەنەوە غافور أول مرة جاء وأنا دردك نانە ئیشەڵای چی لێ نایە بە قوربانە دەبم صالحة هاگیان قلت أنا مع ذاك صالحة ئەی دەوامەکە آخر خەم بخۆم دەوامەکە دەوامەکە خوای گیان بە قوربانە ئەرێ بەرە دایە چی و تەلەفۆن دەکەی؟ ڕۆڵە بە قوربانە دەبم بیکە بە خاتری خواوە 20 تەلەفۆنێ بۆ بکەم چیە دەبرێ کورە کوڕەکەم هەر لە دوای ئەوە بابت جەڵدە لێ یاوە باب زەردەی دەنا؟ ئاخێرا وەرنەوە بە قوربانە دەبم لەوەرنەی خۆی شکر جوابی دا بەخوا بە زیابێ نەجاتم چاگەبی ئیشەڵڵا بە قوربان دەم چاگەبی ئیشەڵڵا کاکە ئەو بام زەردەی دا چ بکەینەوە ئێستا بەدەچینەوە جێبدێ ئێستا کستە دێت بە هەر هەمووتە چی خراپ پەلەگەی دەکەم بە ئاخریش دەیکوژن ئەرێ دەکەم دونێکان تاڕەشەی دەکەن ئەوی نەدا باشە خۆتەوە کرد ڕۆژێ خۆتا تێکمەدە باشە سیروان ئەوە لە خەیاڵدا بوو لەگەڵ من نیژوەکو کەر خۆشم دەویستی ئەوم دەزانی دێتە داوە یا ڕەبی خوای حەقی منی لێ بستێنی ئەوەی لە دڵیدا بوو بۆ من ئیشەڵڵا بێتەوە سەر ڕێگەی خۆی و شەرەف و ناموسی لەکەداکەی کابە بابا بابا بەکوی چییە؟ ئەو بەچوە بە چی لادێ لە دواییەوە ڕاست جەڵدە لێیە ئەدی من چند جاری پیتانم گفت ما خیلی خوشتان بر کا خوشی وەڵا ناردم بە دواییەوە هاتە مالی من ئەرە وەڵا کەینە ناردن تقریبا دەدەقەیەکن لۆ کوڕە 20 تەلەفۆن بۆیە وەگەر جوابدان نەدامەوە کوڕە کوشتی وا دەکەێت و سەر بەخۆ کوشتی وا دەکەێت کوڕە بابت جەڵدەریەوە کوڕەکەم ئەخەی چی بکەمەدی ئێستا لە مالی من ئەرە وەڵا کەینە بابا ڕۆم بەسەری ئەرێ ئێرۆ یا ئەڵڵا یا ئەڵڵا یا ئەڵڵا بامی سیروان کوڕە خۆ بکەوە ئەی سیروان و سالا بابتان
زانەوە چمان کرد ئەی هەوار 100 جار با ماگەداری کردینەوە گوتی کوڕم لە دەرکەی کەس بەدەنەوە لە دەرکەتان دەدرێتەوە خراپیش لە دەرکەیان داینەوە پێشنیارش گوتیان چ بچینی ئەوەی دەدورێەوە ئەی هەوار برنامەی میگ ببینە خەم لە بیرکە بە یەکجاری بەرنامەی میگ ببینە خەم لە بیرکە بە یەکجاری کە بەرنامەی میگ ببینە خۆشی و خەندە و پێکەنینە بەرنامەی میگ ببینە خۆشی و خەندە و پێکەنینە باسی کێشەی کۆمەڵگایە گریان و خەندەی تێدایە باسی کێشەی کۆمەڵگایە گریان و خەندەی تێدایە خەند و ئامۆژگاری لایە باسی دەکەین لە گشتایە خەند و ئامۆژگاری لایە باسی دەکەین لە گشتایە